بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ڕاوەی ڕۆژدا لە ستێر تیوی لە خزمەتی ئێوەی بەڕێزداین لە بەرنمەی ئەم شەوماندا یا ئەم جارەماندا زۆر ڕۆژەوی گرنگن کە گفتوگۆ و باسییان لەسەر بکەین بە تایبەتی پەیوەست بە باشووری کوردستان و قەیرانەکانی لەگەڵ عێراقدا هەروە ئەڵتەرناتیڤەکان بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانە هەڵبەتە ڕووداوگەلی دیکەش لە ناوچەکەدا ڕوویان داون لەوانە هەڵبژاردنەکانی ڕۆژاوا و باکووری سووریا هەروە کوشتنی سەرۆکی پێشووی یەمەن عەلی عەبدوڵڵا ساڵح و چەندین گەورە بەرپرسی ئەو پارتە هاوکات وەک دەزانن 4 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر شەیدکردنی کاوەگەرمیانی هەروەها ساڵێکی بەسەر گیان لە دەستدانی شوکری ڕێکانی کە هەردووکیان ڕۆژنامەوانی خەڵکی باشووری کوردستانن ئەم شەو گفتوگۆی ئەم بژارانە دەکەین هەڵسەنگاندنیان بۆ دەکەین بۆ مەبەستەش دوو میوانی بەڕێزمان لەگەڵدا بەشدارن چالاکوانی سیاسین علی مەحموود دەرواز زانا هەورامی سەرەتا بە ناوی خۆمان و ئێوەشەوە زۆر بەخێراتنی هەردوو بەڕێزیان دەکەین زۆر بەخێر سپاسدانەکەین. کاک علیبا دەستپێک لە بەڕێستەوە بێمەناو باسەکەوە بەو حکمەی کە هاوڕێی کاوەگەرمیانی 4 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر شەیدبوونیدا تێکەڵی و پەیوەندیتان لە نێواندا هەبووە ئاگاداریشی لەو هەڕەشانشی کە لێی دەکرا لەسەر کاوەگەرمیانی دەتەوێت چی بڵێ ئەگەر شتێک پێشتر لە شوێنی دیکە نەدوت بێت لێرە بتەوێت جەختی لێ بکەیتەوە لەوەوە دەست پێ بکەین. سەرتا ڕێز و حرمەتمەیە بۆ بینەرانی خۆشەویست و بۆ ئێوەش و سەر ڕێز نوازز بۆ سەرجەم قوربانیانی ڕۆژنامەنووس و نووسەران ئەوانەی کە لە کوردستانە بەهۆی نەبوونی ئازادی سیاسیەوە ترۆر کراونیان ئەشکەنجە دراونیان ڕاونراون و بە تایبەتیش کە ئەمڕۆکە ساڵیادی شەهیدکردنی شەهیدی قەڵەم کاوەگەرمیانیە کە هاوڕێیەکی دۆستێکی نزیکی من بوو کاوەگەرمیانی گەنجێکی یاخی بوو لە کۆمەڵگادا بەهۆی هەژاریەوە بەردەوام یاخی بوو لە هەر شوێنە ئیشێکرد یاخی بوو لە ڕێکخرا و لە ڕۆژنامە لە جەریدە لە ڕادیۆ لە هەموو شوێنێک یاخی بوو من پەیوەندی نزیکایەتیم هەبوو بە حکمی ئەوەی هەم لە لایەکەوە لە یەک دەستگای ڕاگەیاندە نزیک بوون لێکەوە ئیشمانە کرد و هەروەها لە یەک ڕێکخراویش ناوەندی چاکە پێکەوە کارمانە کرد و تەنانەت ساڵی پێش تیرۆرکردنەکەی کاتێک کە چوو خێمەیەکی بچکۆلانەی هەڵدا و مانگرتنی ڕاگەیاند تاکە کەس بووم لە کوردستانە داکۆکیم لێ کرد ئەو ژیانێکی کولەمەرگی دەبردە سەر ژیانێکی شەرافەنبەندانە دەژیا و دەیەویست بەگشت ئەو خەڵکانەیە بچێتەوە کە سەرچاوی نائەدالەتی و دزی و ڕاوڕوود بوون لە کوردستاندا و ئازایانە و بوێرانە بم ئەرکەی خۆی هەڵ ئەستا بەداخەوە ئەویش وەکو سەرجەم ڕۆژنامەنووسانی پێشخۆی تیرۆر کرا. خاڵێکی هاوبەش ئەمە باسی خاڵێکی هاوبەش بکەم لە نێوان کاوەگەرمیانی و سەردەش عوسمان و سۆرانی مامەحەمە سێ گەنجی یاخی سێ گەنجی بێکەس سێ گەنج بەرەوڕووی زوڵم و ستەم و ستەمگەری دەبنەوە بەرەوڕووی گەندەڵی و ئەو هۆکارانەی کە هۆکاری نەعادالەتین لە کۆمەلگادا دەبینەوە و سێ گەنجی پێشکەوتن خواست و سێ گەنج کە هەرسێکیان لایەنگری بیری یەکسانی مرۆڤەکان بوون ئەمانە زۆر خاڵی هاوبەش دەنێوان من بە حکمی ئەوەی نزیکەوە ئەو سێ گەنجەم ئەناسی و نزیکەوە هاوڕێتیم لەگەڵانە بۆ کاری ڕێکخراوەی و کاری جەماوەریم لەگەڵانە کردبوو ئەمانە زۆر تایبەتمەندی هاوبەشیان هەبوو بێکەس بوون تیرۆر کران پشت و پەنایان نەبوو بەڵام تا سەر ئێسک یاخی و عەدالەت خواز بوون و هەر بۆیەشە تا تەمەنی لەدایک بوون تەمەنی تیرۆرکردنیان دەچێتە ئەو لاوە زیاتر خەڵک یادیان دەکاتەوە زیاتر گڕوتین بە یادەوەریان دەدرێت و زیاتر لە ناو دڵ و دەروونی باشە بۆچی تیرۆر کران ینی هۆکارەکە چی و بۆچی کاوە تیرۆر دەکرێت لە کاتێکدا باز لە دادپەروەری دەکات باز لە عەدالەت دەکات باز لە هەژاری دەکات بەخۆی هەژارە بەخۆی نەدارە نیەتی بۆیە تیرۆر دەکرێت لەبەرەوەی ئەوانەی سەرچاوی هەژاری ئەون ئەیانوێت درێژە بە هەژارەکەی ئەو هەژاری ملیۆنان کەسی وەکو ئەو بدەن و خۆشیان لەسەر داهات و داهاتی سەرزەمینی و ژێرزەمینی ئەم وڵاتە درێژە بە حکمی خۆیان بدەن لە بیرمان نەچێت لە کوردستاندا دەتوانم بڵێم سەرەت و سامانی چەند کەسێکی کەم بەقەدەر داهات و سەرەت و سامانی هەموو خەڵکی کوردستانە ئەو نائەدالەتی ئەگەر بەهاتایە لە کوردستاندا پێوەرێکە وایە بۆ نایەکسانی ئەوە سەرجەم ئەو وڵاتانی ڕەت دەدا کە نایەکسانی تیا بەرقەرارە
تۆ لە وڵاتێکدا بژەی سەرەت و سامانی یەک دوو کەس بەقەدەر سەرەت و سامانی هەموو کەسەکان بێت بێشک ئەوانە ئێمە توێژێک لە بۆرجوازی ئۆلیگارشی دروست بووە لە کوردستانە کە تێکەڵەیەکیان لە نێوان دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی داراییە دروست کردووە و ئەمانە ئەمڕۆ حکومڕانن لە کوردستانە حیزبی سیاسیان هەیە دەستگای ڕاگەیاندنی زەبلاحیان هەیە میلیشیا و چەکداریان هەیە دەستگای سەرکوتکەریان هەیە و ئەمانە بۆ ئەوەی درێژە بەم شێوازە حکومڕانی خۆیان بدەن و درێژە بە کەڵەکردنی سەرمایە بدەن و درێژە بە دەوڵەمەندبوونی خۆیان بدەن و لەم ڕەفاهەتەی ئێستا هەیە بەردەوام بن و بەردەوام سامانی سەرزەمینی و شێرزەمینی کوردستان لە نەوت و لە تەنانەت ئێمە شاخەکانیشمانە دەزرێت دەیان محمەد چەمەندۆ دروست کراوە شاخەکانیشمانە دەزرێت نەوتمانە دەزرێت ئەومانە دەزرێت هەموو شتێکی ئەو کوردستانە خاک ئەدەزرێت هەموو شتێکی ئەو کوردستان دەزرێت دەست بۆ ئەوەی درێژە بە دزیەکەی بدات بێشک ئەو تۆ سەری وڵاتانەکە کە نەعاداتیە مەکسیکە بەرازیل لە هەندۆراسە نازام کوێ ئەم وڵاتانە هەمووی ڕۆژنامەنووسان پنتی ئەوەن کەوا لەلایەن مافیاکان و لایەن دەسەڵاتدارانەوە تیرۆرکردن تیرۆرەکرێن کوردستانیش بەشێکە لەو شێوازە دەسەڵاتدارەتی کە ئەمڕۆ لە جیهانایە دەسەڵاتێکی نەعەدالەت دەسەڵاتێک تا سەر ئێسک من پێتەڵم ئەگەر لە جیهاندا 5 کەس سەرەت و سامانەکەی بە ئەندازەی نیوەی خەڵکی جیهان بێت خەڵکە هەژارەکەی ئەوە لە کوردستانە سەرەت و سامانی 1 کەس یان 2 کەس بەقەدەر سەرەت و سامانی هەموو هەر 4 پارچەی کوردستان نەک تەنها باشووری کوردستان. باش کاکالی سوپاس دەکەم کاکزانە هەورامی بەڕێزت دەمێکە لە ناو شۆڕش و خەبات و ئۆرگانەکانی حزب و ڕێخستەکانی باشووری کوردستاندا کارت کردووە هۆکار چییە؟ ئێمە کە و کاتێک کە لە شاغ بووین و کاتێک کە لە دەستپێکی شۆڕشدا بووین داوامان دەکرد ئازادی هەبێ مافی مرۆڤ هەبێ دیموکراسی هەبێ ئازادی بەیان و ڕامان هەبێ بەڵام کاتێک کە دەگەینە دەسەڵات ناتوانین ئەمە دابین بکەین بۆ نمونە قوربانی لێ دەکەوێتەوە کە لە 92ەکەوە من باسی بکەم تا ئێستا لەوانەیە بڵێم بە دەیان کەس شەهیدی وەکو کاوە گەرمیانی وەکو سەردەش عوسمان و وەکو زۆرێک ناوەکانیان بەڕاستی زۆرن هۆکار چییە بۆچی نەمانتوانی ئەم کەشە کە لە شاغ بەڵێنمان دەدا لە شار لە دەسەڵاتداریدا بەدی بێنین بۆ خەڵک؟ دوو لایەنی هەیە بەڕاستی ئەگەر لەلایەنە گەشتبینیەکەوە سەیری کەین ئەتوانین بڵێن ئەم حیزبانە کاتێک کە لە شاغ بوون خەڵکانێکی دڵسۆز بوون خەباتیان کردووە ئەلبەتە ناڵێن کۆشتەکەی دەڵێ بەڵێ لە چوارچێوە گشتێکەیە تایبەتمەندی خۆشی تیا بۆ کەسانێکە بوون کە لە شاغ بوون شەرنیە کەسی ڕاست و دروست بوو بن بەڵام بە کۆی گشتی کاتی خۆی کە خەڵک ئەچووە دەرەوە تەنها یوا ئامانجی ئەوە بوو کە لە دەسەڵاتێکی خراپ غەددار نەجاتی ببێت و میلەتی کورد بە هەندێک لە ئامانجەکانی خۆی بگات ئەگەر سەر بە خۆیش نەبێت بەڵام مافی دیموکراسی هەبێت بتوانێت بە زمانی خۆی قسە بکات بە زمانی خۆی بخوێنێت کۆمەڵێک لەو بنەما بنچینە ئەساسیانەی کە هەموو گەلێک ئەبێ هەیبێت بۆ ئەمە تێکۆشان بەڵام بەداخەوە کاتێک کە هاتینەوە ناو شارەکان و شاخەکان شۆڵ بوو لە ناو شارە شەردنیە هەمان ئەو کەسانی کە لە شاخە سەرکردە بوون و توانیویانە جڵەوی پێشمەرگایەتی بەڕێ بکەن بتوانن دەوڵەتمەدار و یان خەڵکی بەتوانابن بۆ بەڕێوەبردننی شار ئێمە لەوەتەی خۆمان ئەو چەند پارێزگایە لە ژێردەسی کووردا بووە لە دوای ساڵی 91 و قەراری 1686 نەتەوەیە گرتوەکان ئەو سێ پارێزگایە لە نەوەیەکەوە بەڕاستی هیچ ئەوەی کە پێی بڵێیت توانی بێتمان بناغەیەکی سەرەتایی دروست بکەین نەمانتوانی و دروستی بکەین چونکە ئێمە بە هیچ شێوەیەک نەمانزانیوە چۆن دەوڵەتداری بکەین ئەو دیموکراسی کە لە شاق باسمانە کرد کە هاتینە ناوشار لە بیرمان کرد زۆربەی زۆری سەرکردەکان لە جیاتی ئەوەی کە دانیشن کار بۆ خۆشگوزەرانی گەلەکەیان بکەن بوون بە بازرگان و بەرژەوەندی تایبەتی کەسێتی خۆیان خستە پێش بەرژەوەندی گشتیەوە ئەوە تا 26-27 ساڵە ئێمە بۆ شێوەیە ڕای دەکێشین و ئاکامەکەشی ئەبەم شێوەیە ئەبێت کە ئەمڕۆ سیرەکەین لە شکست بەولاوە هیچ شتێکی تر نبینین دوای ئەوە ئێمە بەڕاستی هەندێک کەس یانەتوانم بڵێم هەندێک لە ڕاگەیاندنەکان زۆر دەهۆڵی
ئەو ڕۆژانەی ئەمڕۆیان دروست کرد لێ ئەدەن بەداخەوە ئەو ڕۆژانەی کام ڕۆژەیان دروست کرد ینی ئەو ڕۆژانی کە شەوی تاریشیان دروست کردە بێمە بڵین نەک ئەو ڕۆژانی ئەمڕۆیان دروست کرد سیرەکەی لە شارەکانە بینای بەرز و جوان و شوشە و کۆمەڵێک شت کراوە تەنانەت میلەتەکە و کارەبای نییە یان تۆ هەڵساویت پارەکی زۆر زۆرت لە کۆمەڵێک باڵەخانەیە سەرف کردووە کە ئەمە بە هیچ شێوەیەک پێی ناوترێت بنیەی تاحتی یان بڵێن بنەمای ژێرخانی ئابووری بەرهەمدار نییە هیچ شێوەیەک بەرهەمدار نییە کە سیرەکەیت ئوتێلی 5 ئەستێرە بە مەلاین دۆلاری تێچووە کوردەکە خۆی ئیسفادی لێ ناکات میلەتەکە دیسفادی لێ ناکات لەوانەیە چەند وەفدێکی ئەزنەبی یان ئەوانەی کە پارەدارن نەتوانن بچن لە هەولێرەوە بێ لەسەر کۆ دەرەنجامی ئەم سیاسەتە و ئەم 26 ساڵە و هەروە کەڵەکەبوونی زۆر کێشەیتر لە سەردەمی شاخیشدا بۆیە دەرەنجام یەکێ لە گرفتەکان ڕوبەڕووی کەسانی وەکو کاوە گەرمیانی و سەردەش عوسمان و حسێن دەبێتەوە هێشتا ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە طبعاً ئەو ڕۆژنامەوانانەی کە یان ئەوانەی کە بوێر بوون توانیویانە قسە بکەن بە بۆچوونی من کەمە هەشە لێت تێڵ درراوە ڕێگەیان پێگرتووە هەیە بڵین لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە یان بە تەلەفۆن تهدید کراوە ئەمە هەر هەیە بەڵام بۆ ئەبێ هەبێت وەکو وتمان ئەو نەزانینی بەڕێوە بردنە کاتێکە کەسی سەرکردەی سیاسی دەبێتە بازرگان چاوەڕێی تۆ چیەکەیت تەمان نابێت کۆمەڵێک دروست ببێت چینێک دروست ببێت گەنجێک دروست ببێت کە بیاوێت جێی تەنگ بکات بیاوێت تەنگ بۆ هەڵبچنێت یان خەڵکانێک ئەگەر تۆ ڕێگەت بە 4-5 سیرەکەیت وردە ئەبێ بە 50-60 کەس لەوە وردە باڵە کێشێت و ئەتوانیت بڵێیت خۆی ئەدۆزێتەوە لە ڕێکخراوێکا بۆچی بۆ نەهێشتنی ئەوانە لەبەرەوە ڕێگان پێ باش دەسپاسەکەم کاک علی وابزانم کۆمنتە دەبوو لەسەر مەسەلەی شاخ باسی کۆمەڵە شتی کرد ئەویش ئەوەیە لە شاخ باسی ئازادیەکرا لە شاخ باسی یەکسانی سۆسیالزمە کرا کە ئەمە بێنەوە بە یەکسانی حتا پاروی نانەکان و حتا هەموو شتێ بە یەکسانی لە نێوە کۆمەڵەدا باشکی خۆمەوان پێشمەرگە بووین و باسی ئەومانەکرد باسی شۆڕشی ڕزگاری نیشتیمانیە کرا من ئەتوانم بڵێم ئەوانەی کە ترۆر کراون ئەو ڕۆژنامە نووسەر وشتانەی لەسەر ئازادی عەقیدە ئازادی بیرروڕا ئازادی ڕادربڕین ترۆر کراون ئەمانە درێژە پێدەری ئەو ڕێگایە بوون ئەو ئامانجەی کە لە شاخ مناقەشە و گفتوگۆی قوڵی لەسەرکرا کە باسی ئازادی و یەکسانی و ڕزگاری نیشتیمانی و هاوکاری پارچەکانی تر و ئەمانە هەموو ئەمانە درێژە پێدەری بوون بەڵام بەداخەوە بەشێک لەوانەی کە ئەو کاتە ئەو ئیدعا گەورە گەورانیانە کرد هاتنەوە خەڵکیان تیرۆر کرد خەڵکیان بە تەورە کوشت بوونە لایەنگری سەرمایه‌داری و خۆیان بوون بە سەرمایه‌دار و بۆ ئۆلیگارشی گەورە و تەنانەت ئێستا مەترسی ئەمان لە مەترسی ڕژێمە دەسەڵاتدارەکانی زیاترە لەبەرەوەی خاوەندی دەستگای ئیعلامی گەورە و زەبلاحن ئەم دەستگایانە لە دەستگای ئاسایشی دەستگا ڕاگەانەکان مەترسیترە لە ئاسایش لەبەرەوەی ئەم دەستگا ڕاگەانە سبەینێ لە کاتی هەڵبژاردندا هەموو هەڵبژاردنەکان بە قازانجی ئەوان یەکلا دەکاتەوە لە کوردستانە عەدالەتی هەڵبژاردن نییە بودجەی دیاری کراوە بۆ هەڵبژاردن دیاری نەکراوە بودجەی حیزبەکان بە شێوەیەکی عەدالەت دابەش ناکرێت تۆ لامان سیر نەبێت بودجەی لە کوردستانە کە وەلەو بودجە نادرێستا بە حیزبەکان بەڵام ئەو بودجەی تەرخان کراوە بە کوردستان بۆ حیزبە سیاسی حیزبی وایە مەسەن 3 ملیۆن چەندین حیزب 3 ملیۆن و 4 ملیۆنی بۆ دارایی کرابوو حیزبی دیموکرات و جمهوری لە ئەمریکای ئەو داهاتیان نییە هیچ لەوان سەرجەم حیزبەکان ئەگەر داهاتێکیشیانە بێت لە لایەنگەکانیان هەوادارەکانیان و کۆی دەکەن ئەویش ناڕەوایە هەندێک جار بڵێ لێکۆڵینەوە دەکرێت تۆ ئەم پارەت لە بەرامبەر چی داداوە هەرواشە تۆ حیزبە کرد کورسی بۆ فرۆشتنە ئەگەر لە کەوانەیەەکە کاتێکە حیزبێک لە هەر شوێنێکی ئەم دنیاە بە ڕێگەی قانونی دا ئەمەزرێت و ئیجازەی بۆ وەرەگیرێت لەژێر ناوی ڕێکخراوە خۆی دۆزێتەوە ئەم ڕێکخراوە ئەتوانێت کە قانونیە ڕێکخراوێک بێت کە تیجارەتی تیانە بێت و ئەشکرێت ڕێکخراوە بێت کە تیجارەتی وڵاتان وایە بەڵێ
لەبەر ئەوە ئێمە نازانین ئێستا بۆ نمونە ئەو حیزبانی لای ئێمە چین ئایا لە بەڵام هەر لە ئەوروپاشە یان لە ئەمریکاشە حیزب زۆر ئاساییە ئەتوانێت لە هەمان کاتا دەخل و واریدات و صادراتی بەڵام دیار هەم لە ڕووی مادی بەڵێ بڵێ خۆی زانین چۆنە لە لای ئێمە بۆ سەرچاوە دیار نییە لەبەرەوەی کە ئێمە تاوەکو 2013 پێش هاتنی داعش لە هەر شارێکی و کوردستانیا بگتایبە تایبەتی سلێمانی و هەولێر بە هەزارەها ملیۆنێرمان هەبوو کە ئیتر لە ملیۆنێکەوەڵی ملیۆنێر لە ملیۆنێکەوە بۆ 1 ملیارە ڕات هەیە 500 ملیۆنی 200 ملیۆنی 5,000 هەموو کورد هەرێمی کوردستان بە هەر سێ پارێزگاکەوە وانە تۆ لە ماوەیەکی زۆر کەمە حسابی کە لە 2005ەوە بۆ 2012 و 13 حەوەش ساڵەکات چۆن تۆ ئەم 5,000 ملیۆنێرە و تا ئیتر ئایا باوەڕ ناکەم 30 ملیاردێر زین لێرە شتیوانە لە هیچ وڵاتێکی پێشکەوتووە کە لەسەر سیستەمی زەریبە تاکس بڕوا بەڕێوە شتیوانە لای ئێمە سیستەمی زەریبە هەیە بەڵام کوێرانە وە نیە کەس نازانێت کابرا چۆن بۆ بە ملیۆنێر کەسی لێرە بنەماڵە دەوڵەمەندەکان هەن بە پرۆسەیەکی دوور و درێژی سەدان ساڵی داگەشتونەتە سەرمایە ئەگەر کەسێکیش ببێ بە ملیۆنێر ئێستا و کوڕی فەیسبووکی داناوە شتەکە دیارە دیارە بەڵێ لەگە قسەکەیان بەڵام لە وڵاتانەدا داهاتی حکوومەت 1970 بۆ 90 لە ڕێی زەریبەوە دابینێت لا ئێمە 1970 دابینەک یەک باسی ئەومانە کرد کە ئەمانە حیزب بوو زەریبەکە بۆ حیزب بۆ دەسەڵات ئێستا بەشێ لەوانە چیان کردووە لە جیاتی ئەوەی دیفاع لە ئازادی کەن گوتمان خەڵکی دەکەن لە جیاتی ئەوەی ئەو دروشمە گەورەی بەرزیان کرد باسی یەکسانی بکەن ئێستا لە ناو ژیانێکی شاهانە دەبەنە سەر و خەڵک دەچەوسێنەوە لە جیاتی ئەوەی کە باسی ڕزگاری نیشتیمانی و پارچەی چوار پارچەی کوردستان و پارچەکانی تر و دیفاع ئەوملاولا بوونەتە کرێگر عمەلایەکی هەرێمی و نێودەوڵەتی ئێستا بەداخەوە من پێم ناخۆشم قسەیەکەم من حەزەکەم میلەتەکەم دایم کەرامەتی پارێزراو بێت و میلەتێ بێت لە عەدالەت تا بژێت و جوانی پیشان بدات لە ئاسی جیهانیدا و هەموو کەسێک بە شێوەیەکی جوان سەیری بکات بەڵام بەداخەوە ئێمە ئەم جوانیانەمان نەهێشت ئەم جوانیانە لە کەیەکەوە نەما لە سەردەمی شاخشە کە باسی مامۆستاوای سەردەمیش خۆ لەو کاتەشە لادان هەبووە بەڵام بەم شکلی ئێستانە بۆ ئێمەش نامانەزانی لەبەرەوەی ئەو کاتە هەموو شوێنێک لادانێ ینی بەوەی بینەر وانەزانێت لە شوێنەکانی تر لە ئەوروپانی لەم بەلجیکا و بڕۆکسلێ بە دانیشتون هەیە بەڵام لێپرسینەوە هەیە یاسا هەیە ڕێگری لێ دەکات سزادان هەیە نابێ لە ئەوروپایە هەیە مەسەن لەوانەیە یۆنان گەندەڵترینیان وڵاتی ئەوروپا بێت بەڵام ئەم شتەی لە کوردستانە هەیە ئەتوانین بەراوردیکەین بە سۆماڵ و سووریا ناتوانین بەراوردیکەین بە وڵاتانە زانی چۆنە خۆی هەیە لە ئاستی بەرزە شتیوار ڕوو ئەیات بەڵام کەوتوتەوە سەر ئەو ئیدارەیە ئیدارەی ئەو دەوڵەتە چۆن هەڵەسێ لێپێچینەوە لێپرسینەوە لەو کەسانە ئەکات لە لای ئێمە یاسا سەروەر نییە کە یاسا سەروەر نەبوو تاڵ لە 30 ملیۆنی خەڵک لەسەر گەندەڵی عقوبە درا بۆ منە لە 2013 بەڵێ من هەڵبەتە لە عێراقیش دەستگایەکەیە دەستگای نەزاوەمانە زۆر مەلەف و لێکۆڵینەوە دادگا هەیە بەڵام لا ئێمە من نەمدیوە بابێنە سەر مژارێکی دیکە ئاڵۆزیەکانی باشووری کوردستان و عێراق وەکو دەزانن سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی لەگەڵ جێگرەکەی قوبات تاالبانی هاتنە پاریسی پایتەختی فەڕەنسا لەگەڵ ئێمانوێل ماکرۆن لە ئیلیزێ کۆبوونەوە هەڵبەتە ئەوەش بۆ خۆی قسە و باسی زۆری بە دوای خۆی داهێنا کە لەوێ بۆ دەبێ ینی لە عرف و عادات و پرۆتۆکۆلی پێشوازیکردن یا کۆنگرەی ڕۆژنامەوانی دەبێ لە وڵاتێک دوو کەس بەشدار بن ئەمە وا لێک درایەوە کە بەڕاستی ینی سەیری و سەمەرە بوو بەڵێ عەجبایەتی و بەوا لێک درایەوە کە دیسان ئێمە گەڕاوینەتەوە بۆ دوو ئیدارەی گەڕاوینەتەوە بۆ دوو حزبی گەڕاوینەتەوە بۆ بەڵێمە دیمەنەکان وەکو دەیبینن ماکرۆن بە تەنیا وەستاوە کاگنێچیر و کاقوبات لەلایەکی دیکەوە وەستاون ینی من نازانم دەبوو ئێوە شرۆڤەتان بۆ ئەمە چیە پێشەم بوو شتێک بۆ ئەم وەکو دیبلۆمات کارێک بۆ ڕێزم کە لێرە بەڕاستی ئەم هاتنەی طبعاً فەڕەنسا بەنسبەت گەلی کوردەوە ساڵانێکی دوور و درێژە هەر لە ژێنێغال دوگۆلەوە جەنەرال دوگۆلەوە هەتاوەکو فرانسوا میتێران و دواتریش
بناغی دۆستایەتی کورد و بەلجیکی ببوورن فەڕەنسی دروست بووە. ئەم بناغەیە کۆمەڵە کەسانێک کاریان لەسەر کردووە توانم بە ناویش بڵێم وەکێکی وەکو دکتۆر قاسملۆ، یەکێکی وەکو کەنداڵ نەزان، یەکەوانی کە لە دمێژە لە پاریس و لە فەڕەنسا دانیشن کامانە توانیویانە لۆبیەکی باش بۆ قەزەی کوردی لە فەڕەنسایە دروست بکەن و بتوانن خۆیان لەو سەرکردانە نزیک بکەنەوە و سۆزی فەڕەنسیەکان بۆ لای خۆیان ڕاکێشن. ئەمە یەک لە بیرمان نەچێت ئەگەر لە ڕووی سایکۆلۆژیەوە ئێمە سەیری میلەتی فەڕەنسا بکەین، میلەتی فەڕەنسا لەگەڵ میلەتی بەریتانیا ئەمریکی جیاوازیان زۆرە. ئەو میلەتانەی کە ئەنگلۆفۆنن لەگەڵ ئەو میلەتانەی کە لاتینین یان بڵێن ڕۆمانەکان لە ڕووی سۆزداریەوە جیاوازیکی زۆریان هەیە لە شێوازی پەروەردەبوونیانەوە. فەڕەنسیەکان میلەتێکی سۆزدارن، لەبەرەوە ئەو سۆزە لە نێوان کورد و فەڕەنسیەکانە لە مێژەوە وجودی هەیە. ئەمەی کە ئەمڕۆ ئەو دوو بەڕێزە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی چوونەتە فەڕەنسا لەبەر خاتری ئەو دوانە نییە کە ئەمانە بەڕاستی کەسی دیپلۆماتکارن یا کەسی سیاسی زۆر گەورن یا لەسەرم سەردانە زۆر 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 هەڵەن ئاخر ئەوەیە بەڕاستی کێشەی میلەتی کورد ئەوەیە کە ئێمە نازانین شتەکان بخوێنینەوە. خوێندنەوەی ڕووداوەکان بە شێوازێکی زانستیانە ئێمە نازانین چۆن بیخوێنینەوە. ئەمەیە کێشەکە کە خەڵک هەر یەکەوە بە ئارەزووی خۆی هەڵەسێت تەفسیرێک یا تعبیرێک بۆ ئەم سەردانانە ئەکەن. بەڵام وتیان بۆ نمونە با من بۆ نمونەیەک بێن بۆ ناوی کەس ناڵێم ئەڵێ حکوومەتی هەرێم لە پاریسەوە بەغدای هەژەند. دیترەوانە ئەمانە تایتڵن من پێکەنینم بە کۆمەڵێک لەو تایتڵانەیە تۆ لەوە ئەبزانم ئێوە خۆشتان وەکو منوان. ئیتر ئێمە گوێ بۆ شتانە ناین، بەڵام ئەگەر بمانەوێت تەحلیلێکی زانستیانە بۆ ئەم سەردانە بکەین، جارێ یەکەم سیرکەن بزانن شوونەکەیان لە هەولێرەوە چۆن گەشتونەتە فەڕەنسا. تێگەیت ئەمە خۆی لە خۆیەتی جاران لە هەولێرەوە بە تیارە ئاهاتن، ئێستا سەیری ئەو نەکبەتی کە بەسەر میلەتی کوردیان هێناوە بۆ خۆشیان کاڵێ میلەتی کورد خۆشیان نەگرێتەوە، ئێستا تیارە تایبەتیەکانی خۆیان ناتوان هەڵسێنن چونەتە تورکیا لە تورکیا بۆ وەکو ئەو خەڵکە چۆنێتوە ڕات ئەمانیش ئاوا پسکۆلە بۆتەوە ئەو حکوومەتە ئێستا شانازی بۆ ڕۆشنەوەکەن هەر ڕۆشنەکەیان جارێ شەرمەزاریە. ئەمە یەک دووەم گەشتنە ئەوێ ماکرۆن ئەو بناغەیە ئەو استراتیجی کە فەڕەنسا و کوتم لە دێر زمانەوە دایناوە بۆ گەلی کورد هەموو سەرۆکەکان پیادەیەکەن. ئیتر ئەمە ئەوە نییە کە لەبەرەوەی کە گەلێکە ستەم دیدەیە ڕاستە ستەم دیدەیە، بەڵام چۆن ماکرۆن قسەی کرد هەڵوێستی ماکرۆن لە بێر پێشەوەی ئەمان ببینێت عەبادی بینیوە و بە عەبادیشی وتووە کە من داوا ئەەکەم ئەو دوو کەسە ببینم. بارزانی ئێستا باسی ئێستاکەم کە ئەو دوانەی کە هەموو متفقن حکوومەتەکە ناتوان هەڵیوەشێنەوە لەبەرەوەی کە بە هەڵبژاردن هاتووە دەبێت چاوەڕێ بکەین تا هەڵبژاردنێکی تر. لەبەرەوە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لەبەرەوە خۆیان باشەزانن کە ئەمە دوو زۆنە، زۆنی سەوز و زۆنی زەردە بمانەوە نەمانوێت بە ڕاشکاوانە قسە بکەین خەڵکەکە تێبگا لە وەزەکە. لەبەرەوە هەردووچیان ئاوا لە پاڵ یەکە لە هیچ دەوڵەت مەداریە کاشتی ئاوا نابینین بەڕاستی یەک کەس هەڵەسێت لەگەڵ سەرۆکی کۆمارەکەیە. فەڕەنسا لە ڕووی سۆزداریەوە بە زمانی کوردیش نووسیوەتی بۆی کە هەوڵ باد ئەوەی کە بەغا ئەوێت شەشی مانگی ئەمە هەموو خۆی سۆزداریە، بەڵام عەبادی ئاگادار بووە کە ئەم دوو بەڕێزە ئەچن بۆ لای ماکرۆن قسەی لەگەڵ بەغایە کردووە کە ئێمە استراتیژمان لەگەڵ کووردا دۆستایەتی و ئێمە دۆستایەتیی قوڵمان هەیە، ئەبێت جەنابی شەڕ ڕێز لەوە بگریت ئێمە ئازادین وڵاتێکی خاوەنی سیادی خۆمانین چێ داوەتەکەین لەگەڵ چیا کۆبینەوە نابێت تۆ ڕەفزیکەیتەوە. باشە کاگالی هەڵبەتە ئەمڕۆ کاگنێکی لێدوانێکی داو هەر لەسەرەمەی کە لە دوای گەڕاونەتەوە چوونەتەوە ئەنجومەنی وەزیران ئەڵێ ئێمە لەوێ باسمان لە یەکپارچەیی عێراق کرد، باسمان لە دانوستان کرد، باسمان کرد فەڕەنسا هاوکار بێ بۆ دانوستانەکان. ئەی ڕفراندۆمەکەمان بوو بەچی سربەخۆیەکەمان بوو بەچی 25 مانگ و پێش 25 مانگ ئەمانە بوو بەچی ئەی دەنگی ئەو هەموو خەڵکە کە بەشدار بوو لەو ڕفراندۆمەدا بوو بەچی. پێشەوە ژەگەر تعلیقت لەسەرەوە هەبێ لەسەر ئەو وێنەیەکە لە پشت سەرمانەوەی یعنی وەکو خۆ پێشترا مەجموعە داشتیوە ئازباتی ڕووی نەداوە لە دنیاە
دیارە تا سیاست بەردەوام بێ تا جیان حکومڕانی لە جیانە بەردەوام بێ شتی ئەنتیکە لە جیان نادێتە پێشەوە دیارەمان کە شانازی دەکەن شانازیەکان لە چاو هەفتەی ئۆکتۆبرەوەیە کە وەختە زۆر زەلیل بوون کەس لایان نەکردەوە کەس تەلەفۆنیانی هەڵناگرت کەس سەردانیانی ناکرد ئەو ڕۆژانەش ڕۆژانێکی سەخت بوون بۆ دەسەڵاتدارەتی کوردستان ئەمە لە چاو ئەو ڕۆژەوە قۆناغێکی تر لە چاو ئەو ڕۆژانەوە نەک لە چاو ڕۆژانەکانی پێشووترەوە ئەو کاتێک کە شەڕی داعش گەرم و گوڕ و سەر کۆمارەکانێک لە دوای یەکداهاتنە کوردستان و ئەچوونە بەرەکانی شەڕ ئینیانە کرد بۆیە بە پێی ئەوە شتێکی بە پێی هەفتەی مانگ دەستکەوتە بە پێی هەفتەی مانگ چکە لە هەفتەی مانگدا هەموو شتێک لە پاشەکشەیە بوو هەموو شتێک لە پاشەکشەیە بوو تەنان عەبادی هەر ئەوە مابوو داوای هەموو شتێکیان لێ بکات هەر ڕۆژی وەکو مەجلیسکار سەورەی جاران هەر دەقە بە دەقا بڕیاری تازە دەرەچوو زۆر نوکتەشی لەسەر دروست ئەمان میلەتێک خەڵەتێنن بەس لەبەر لە شاشەی تەلەڤیزۆنەوە کە دوو کەس لە حکوومەتەکە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی چوون لەگەڵ سەرۆکی فەڕەنسا یەکتریان بینیوە و هینێکی ڕۆژنامەوانیان کردووە ئەبگەر ئێمە بێت و کاگعلیجان ئەگەر بێت و ئێمە هەڵسەنگانێک بکەین بۆ قسەکانی ماکرۆن کە لەسەر ئەم کۆبنەوەیان بۆچی کردووە و چی بە کورد وتراوە هیچ جیاوازیی نییە لەوەی کە عەبادی داوا لە هەرەوەی کە لەگەڵ عەبادی یەکیان بینی و داخوازیانەوە یەکبوون بەڵێ ئەخۆ منیش هەمان شتم لە کاک عەلی پرسی مەسەڵەن نێچیروان بەرزانی ژەڵێ ئەمە وتراوە کاک عەلی ئەی دەنگی خەڵک چی بەسەرە من دیارە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە دوای وەکو باسمان کرد هەفتەی مانگەوە ئەمریکا تەسکیی ئەمان ئەم دوو بەڕێزەی کرد تەسکیی بە ئەو دوو بەڕێزەی کرد لە بەرامبەر ئەوانەی داوای حکوومەتی کاتی و هەڵۆشانەوەی حکوومەت وانیانە کرد تاوای لات ئەوان بێدەنگ کران چکە حیزبی سیاسی ئەمە حیزبێکی ئیرادەگەر نییە حیزبێکە ئیرادەی نییە کە سیاست دەکات حیزبێکە سەیری ئەمریکاکات سەیری ئێرانەکات ئایا چەنێ بەدەمیەوە پێکەنن چەنێ جواب بێدەنەوە بەبێ تا ئێستا ئێمە مەسەن ئەڵێن وعد درا بە کورد بەڵام وعد کە مامۆستازانە لەو شتانەیە لە من زۆر شارەزاترە کاتێک کە دوو لایەن یان پەیمانێکە درێ بەگەلێک لە ئۆسلۆ اتفاقی ئۆسلۆ نێوان فەڵەستینیەکان و ئیسرائیلەکان ڕێکەوتنەوە دەکرێت یعنی ئەگەر غەربیش پێش ڕیفراندۆمەکە بیویستا بەڵێنێک بە کوردات ئەیتوانی وەکو کۆلۆمبیا ئەوەی ڕێکەوتنی فارک وەچی وەکو فەڵەستین و ئیسرائیل ئەوها ڕێکەوتنێکی ڕسمی شاشەکان دانیشن نێوەندیگەریەکی نێودەوڵەتی لە ئارادا دەبێت ئەم شتانە بە کورد نەدرا نە دوای ڕیفراندۆم نە پێش ڕیفراندۆم پێش ڕیفراندۆم دەوترا و دنیا دەوڵەت ئیمەیل لەسەر مێز شتێکە لەژێر مێز شتێکی دیکە دیسانەوە کە یانوت لەگەڵمانە ئێستش خۆ ئەمریکا وڵاتانی دەرەوە دژی کورد نین دژی کورد نین ئەمانە بە قانونی قسە لەگەڵ تۆیاکەن وڵاتێکە عێراق وڵاتێکە دەستوری هەیە کورد بەشداری لەو دەستورەیە کردووە ئەوان سەری قسە و بنی قسەیان ئەڵێ ئەبێ بە دەستور ڕێزە دەستور بگرن چ بەغدا چه هەرێمە بێ ڕێزە دەستور بگرێت ئەوان ناتوانن حکوومەتی کاتی چونکە شڵەژانینێک دروستە بێ لە هەرێمی کوردستانە بۆیە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا ئەڵێن با ئەو حکوومەتە بێنێتەوە بۆی ئێمە قسەیان لەگەڵاکەین چونکە ئەوان ئەیانەوێت ئەگەر بگۆڕێت ئەو حکوومەتە ئەو ئەلتەرناتیڤی کە جێگەی ئەم حکوومەتە ئاگرێتەوە ئەبێ ئەوان بەدڵیان بێت قبوڵیان بێ بتوان لەگەڵ یا دانیشن لەبەرەوەی نییە لەبەر ئەوەی کە ئەلتەرناتیڤێک نییە بەڵێت پەنابراوەتەوە بەر ئەمان پەناکە ئەبێ واش بێت ئەمان قانونی ئیشەکەن چونکە ئەمە بپی دەستوری عێراقی ئەم هەرێمی کوردستانە دروست بووە حکوومەتەکەشی خەڵک هەڵی بژاردووە لەبەرەوە ناکرێتەوە ئەمریکا بێ بڵێ گۆڕان کۆمەڵ بڕۆن کاتیێکی کاتی دروستکەن بەڵام ئەگەر هەموو حیزبەکان ئارەزویان لێبێت بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە و هێمنکردنەوەی هێورکردنەوەی باری سەرشانی میلەتەکەیان ئەکرێت ئەنجومەنێک دروست بکەن کاکەندرێن ئەنجومەنێکی باش لە سەرکردەکانی هەموو حیزبەکان بەڵام بە یەکسانانە وەکو چۆن زۆر وڵات هەیە ئەنجومەنی شورای هەیە ئەنجومەنی پیرانی هەیە سێناتی بەڵام پێدوانی ئەم ئەنجومەنانە تاقی کراونەتەوە بۆ ئەمەی ئەم ئەنجومەنی سەرکردایەتی هەبوو زۆر حەزبولیان پراوێز خراون دیسان ئەبێ ئەوە پراوێزەکەت کێشەیە هەتاوەکو ئەم حیزبانەی کە لە دەسەڵاتان پارتی و یەکێتی بە تایبەتی تێنەگەن کە ئەبێت هەموو نەتەوە جیاجیەکان و هەموو حیزبەکان بە بچووک و گەورەیانەوە ئەوانەی کە توانای بڕیاردانیان هەیە و
جەماوەریان لەگەڵایە ئەبێ ئەمانە بە یەکسانی ئەنجومەنێک دروست بکەن و دانیشن خێرا بە دڵسۆزانە هەوڵی باشە زۆر مافی کاک علیبان خوارد لە باسەکەت بەردەوام بە هەڵبەتە ئەڵتەرناتیڤیش دوای دەنگەکان بخەڕوو دەنگەکان چی لێ هات بێشک کار ملەتێک ڕێفراندۆمەوەی کوردستان یەکەم ڕێفراندۆم و چ لەسەر ئاسی چاپارتی کوردستان و چ لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چ لەسەر ئاسی باکووری ئەفریقیا ئەمە حەقیقەتە و ڕێفراندۆم بۆ سربەخۆیی دەتوانم بڵم لە دوای ڕێفراندۆمی ئەریتریا و تەیموری شەرقی سێم ڕێفراندۆم لە وڵاتانە چکە ڕێفراندۆم نەرێتی دیموکراتی ڕاستە و خۆی ئەوەش نەڕێتێکی غەربیە نەرێتێکی شەرقی نییە یعنی ئێمە هاتین هانامان بۆ نەرێتێکی غەربی برد لە کاتێکدا خۆمان لە شەرقیترین و وەحشیگەرین لە منتەقەمانە هەیە بۆیە نەبەڕێز نێچیروان نەبەڕێز قوبات نەبەڕێز هەموو بەڕێزەکانی تریش ناتوان ئەو دەنگە هەڵوەشێنەوە خەڵکیەک چووە لە ڕێفراندۆمدا من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم تاو دەقەی چوومەتە سەر سندوقی دەنگدان و بەڵێ دەنگم داوە نایشارمەوە چەند کەناڵ داوای لێم کردووە قسەم نەکردو بە کەناڵەکان لەبەرەوەی حتا نووسینێکشم نووسیوتم ئەوانەی کە بەرپرسن لەم ڕێفراندۆمانە لە ئەنجومەنی بالا ڕێفراندۆمدان سبەینێ هەر هەمویان بەرپرسیارەتی هەر شتێک بێتە پێشەوە بەرپرسیارەتەکەی دەگرێت ئەبێ بگرنە ئەستۆ بۆ بە خۆشیانم گوتەوە نەفەر هەبوو لە ناو ئەنجومەنە وتێتی قسەکەت ڕاستە من ئەیگرمە ئەستۆ نەیانگرتە ئەستۆ تەنانەت ئەوانەی هاوپەیمانی پارتی بوون پارتیان لە دوای ڕێفراندۆمەکە بە تەنیا بەجێهێشت هەموو هەبوو گەلێگەلێ وەک ئەڵێ شیری تیشتر بوو لەو کاتەیە حیزبی ئیسلامی هەبوو شاییە کرد ئەو شەوەی ڕێفراندۆم ئەنجام درا کە لە کاتێکدا شایی لە ئێوان حرامە بەردەم مەکتەبی سیاسەکەی شایی هەڵەدا بەڵام دوای ئەوە بێدەنگ بوو بەرپرسیاتی مەلێکی قسێکی کوردیە زەرەر خاوەندینیە و هەتیوە و قازانجیش باوکی زۆر ئەوانی شەموو بەجیان باشێ ئەڵتەرناتیڤی ئەم ئاڵۆزی و چارەسەری ئەم کێشانەی نێوان عێراق و هەرێم چییە یا بە گشتی تری بکەینەوە چۆن دەتوانین لی دەرچین یا کەم زیانتر لی دەرچین هەڵەکە لە چۆ دەست دەکات هەڵەکە بە بڕوای من لە نووسینەوەی دەستوری 2023 ئەمە وەکو خاڵی یەکەم چکە ئێمە بەشێک لەو داخوازانەی کە عەبادی داوایان لێکا وەکو سنوورەکان وەکو مەتارەکان وەکو گەڕانەوەی داهات وەکو نادانم چی هەمووی لە دەستوردا هەیە حتا ئەو فیدراالی کە ئێمە بەخۆی سەرچاوی بەڵێ حتا ئەو ڕیفراندۆ چکە لە 2023 زۆر قسەمان کرد خەڵکانەکە بوو لەوانەیە کاکزانە ئاگادار بێت بەوت بابەجان ئەم فیدراالی ئێ وەرتانگرتووە لەسەر ئەساسێکی پارێزگایە لەسەر ئەساسی نەتەوایەتی و نیشتیمانی نییە ئەمان سێ پارێزگایەکی گرتووە و فیدرالاتێکیان دروست کردووە نەک لەسەر ئەساسی ئەوەی کە ئەم منطقەیە ناوچەی کوردستانە ئێستا خەریکەسە لەوەش پەشیمان بەڵێ خۆ ئێستا تەبعەن تۆ ئێمە ئاگادارین لە ساڵی 2007ەوە منطقەی جەلەولا دروست بەردەوام شەڕیتیا بووە لە 2011 ویسترا هێرش بکرێتەوە سەر کەرکووک خۆ مەسلەی کەرکووک و مەسلەی جەلەولا و مەسلەی تازە و مەسلەی دووز و ئەمانە یەکلا نەبووەوە بەڵام ئەوەی یەکلای کردبووە بوونی داعش لە ناوچەکەەوە و شەڕەگەرمە بوو کە لە نێوان شیعە و سوننیە سەری هەڵدا بوو و ئەو هەردوو لایەن چاوەڕێ ئەوەیانە کرد هەلێکیان بۆ ڕێکەوێت لایەکیان بەسەر لایەکەی ترا سەر بکەوێت و جارێکی تیکە بێنەوە بۆ گیان کورد بەڵام ئەوەی کە ڕیفراندۆم کردی ئەوە بوو هەموو پاکێجەکان عەبادی بە قووەت کرد هەموو پاکێجەکانی لە ماوەی چەند ڕۆژێکا خستە بەردەم کو هێشتا و قەراری جێبەجێ نەکراوە ئەو دوو قەرارتری بە کورددا دەواازە داخەن دێمەوە حاجی ئۆمەران لێەوە واکەم هەمووی بە یەکەوە خستە بەردەم کورد ئەویست یعنی کورد زەلیل کات باشە کاگە زانە باسی ئەنجومەنی کەوتی ئەنجومەنێک بێ هەبێت ئەنجومەن لە زۆر وڵاتە مەسەن لە پورتوگالە هەیە ئەنجومەنی دەوڵەت لە پورتوگالە هەیە ئەزانی چۆن لە زۆر 6 ئەندامیان هەیە ئەنجومەنە ئەوان بە یەکسانیەوان حیزبەکانە دروستیان نەکردو بۆ نمونە پارتی دەسەڵاتدار ئێستاکە جەبهەی پارتی دەسەڵاتدار سۆشیالیست و کۆمۆنیستەکان و بلۆکی چەپ 4 نەفریان لە ئەنجومەنەکەیە بەڵام دەیان حیزبیشەیە نەفەری لە ئەنجومەنەکەیان نییە یعنی ئێمە من هەرچەنە بۆ خۆم باوەڕمە سیستەمی پەرلەمانی و سیستەمی تەمسیلی نییە لەبەرەوەی باوەڕ ناکەم نە قەراریان پێ بدرێت هەر گەڕە لاوژەیە کە بەردەوام دەکرێت و خزمەت لە خەڵکی لە 26 ساڵی من بۆ خۆم ئەمە قەنەعەتی خۆمە باوەڕم پێ نییە بەڵام هێشتاکە
پەرلەمان شەرعەتی زیاترە لە ئەنجومەن وەکو شەرعەتی جەماوەری لەبەرەوەی خەڵکێکی زۆر بەڵام قەراری پێ نادرێت بەڵام من ئەوەی کاکزانە ئەڵێ ئەنجومەن ئەتوانێت باشتر قەرار بدات لە کاتی مهمە بەڵێ منیش مەبەستم ئەوەیە ڕێگەم بە ببوورە قسەکە پێ بڕم ئێمە کە باسی ئیشەکانیان جایە پەرلەمان قانون دەرەکات باشە ئەنجومەن قانون دەرناکات ئەنجومەنێکە بۆ قەیران یان بۆ بڕیاری نەتەوەیی بڕیاری زۆر گرنگی نەتەوەی ڕاوێژی پێکرێت و قەرارە چێتەوە لای ئەو ئەمەی کە ئێستا ئێمە قەیرانە پەرلەمان پەکراوە پەرلەمان ئێستا دروست کراوەتەوە خۆشیانانی بەڕاستی وەکو علی وتی بۆ بەیاری مناڵانە شتێکە کە بە هیچ شێوەیەک هیچ مۆرچێکی دیموکراسی پێوە نییە لەبەر ئەوە بەڵام بینەوە سەر مەسلەی کێشە لەگەڵ بەغایە میلەتی کورد ئەبێ زۆر لەوە حاڵی بێت کە باسی دەستوری کرد 2023 میلەتی کوردیش بە دڵ و بەجیان چوو دەنگیا بەو دەستورە وابوویان لەسەر بڵێ حزبەکان عەرەب زیاتر چونکە عەرەبی سونە ئاگادار بوون بایکۆتیان کرد لەبەر ئەوە ئێمە مادەم دەنگمان ناوە ئەم دەستورە تا ڕادەیەک مافەکانی کوردی لە ڕووی نەتەوەییەوە دابین کردووە بۆتانە سەلمێنم لەبەر ئەوەی کە زمانی کوردی زمانێکی ڕسمیە لە کوردستانە هەرچ هینێکی لە عێراق ینی بڵێم زمانی یەکەمە لە عێراقیشا ئەکرێت لە ناوچە عەرەبیەکانە بخوێنرێت زمان یەکێکە لە هەرە خاڵە سەرێکیەکانی بوون بنەتەوە باشە ئەنجا دوای ئەوەی کە باسی بۆ نووسراو بە کوردی ژەبێت و بە عەرەبی ژەبێت پاسپۆرت ینی کۆمەڵێک شت هەیە کە ئەمە لە ڕووی نەتەوەییەوە دراوە ئەو دەستورە بۆ ئەو کاتە شتێکی باش بوو چونکە ئێمە نەمانەتوانی ئەو کاتە یەکسەر خۆمان لە بەغاج لە عێراق جیا بکەینەوە و داوای دەوڵەت بکەین نەئەکرا ئەو کاتە ساڵی 2023 ئەو بیرۆکەیەش نەبوو کە خۆجیاکەیتەوە لەبەر ئەوە ئەو دەستورە شتێکی باش بوو ئەم ناوچە دابڕاوانە ئللا ئەبێ مادەی 140 جێبەجێ بکات دوای ئەوە کەش بۆ شەڕی داعش کورد چۆتە ئەو ناوچانەوە ئەو ناوچانەی گرتوۆتەوە و نەهێشتۆ داعش بڵێ داعش پاچی کردوێتەوە ئەمە پێشتر لە بینی بەغا و هەولێرە ئیتیفاقیە کراوە کە دوای نەمانی داعش ئەمە ئەبێ بگەڕێتەوە بەڵام پێش نەمانی داعش ئەم ڕیفراندۆمە هەڵسا ئەو ناوچانەشی تێکرد کەواتە ئەگەر ئێمە بە ئینسافەوە قسە بکەین باشە یعنی هەستێکی نەتەوایەتی شێڵگیرانە و هینمان نەبێت بڵێن کورد و ئێمە سەر بەخۆ ئەوانە بە عەقڵ ئیش بکەین بەڕاستی ئەزانین ئێمە تەجاوازمان کردووە لە ڕووی دەستورەکە بەپێی دەستورەکە ئێمە تەجاوازمان کردووە ئەگەر ئەو ئیتیفاقیە ئێمە ئەبێ بکشینەوە و ئیسرار لەسەر جێبەجێکردنی مادەی 140 بکەین نەک هەڵسین ئاوا بە عەنتەریەت بیگرین و دوای ئەوە ئەو ئیتیفاقیە پێشێر بکەین و دوای نەمانی داعش و اعتیمادی خۆمان بخینە سەر دۆستەکانمان وەکو ئەمریکا کە نایەمەوە سەری باسمان کرد کە ئەوان ئیش لەگەڵ دەستور کاگالی بە یەک دقە دەگە شتێکت لەسەرەوە ما بێت چونکە هەڵبژاردەکانی باکووری سووریا و ڕۆژاواژەیە پێم وایە دەستور بۆ نمونە سەیری دەستورکە چ دەورێکی سەخافەت لە کەتەلۆنیا کوردستان دەچێت یعنی دەستور هەر خەڵکی کەتەلۆنیا بە دەستور بە فەقەرەی 135 حکوومەتیان هەڵوەشێنرایە و سەرکردەکانی ڕاوەدونران و کرانە سزن و هەموو شتێکیان هەڵوەشێنرا هەر ئێمە شەر بەم دەستورە هەموو شتێکمان لێکرا دەستور هەموو وەختێک چینە دەسەڵاتدارەکان دەینووسنەوە و تەنانەت دەستوری وایە بۆ سەدان ساڵی هێشتا هەر بەردەوام ئەو دەستورە درێژەی پێدەر لە کاتێکدا کۆمەڵگەی مرۆڤایەتی بەردەوام لە پێشکەوتندایە بۆیە دەستور شتێکی زۆر مەترسیدارە بۆ سەر ئازادی خوازی بۆ سەر گۆڕانکاری لە جیهاندا هەرچەندە لەوانەیە هەندێک مافی پەراوێ مافەت پێ بەخشێت بەڵام دەستور ئەوەتە خەڵکی کەتەلۆنیا و کوردستانی چی لێ کرد باشە هەڵبەتە ڕووداوێکی گرنگ کە لەم ڕۆژانە ڕوویدا هەڵبژاردن بوو لە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا بە کورتی باسی ئەویش بکەین فریای بکەوین هەڵبەتە من لە شێوازە گشتێکەیە ئەمەی هەڵسەنگاندی بۆکەین وردەکاریەکان ئەگەر باسی لێ بکەین کاتی زۆرتری دەوێت لەوێ بە پێی کۆمیسیۆنی هەڵبژاردن لە 1969 دەنگدەران بەشدار بوون لە کانتۆنی جززیرە لیستی نەتەوەی دیموکراتیک کە لە ناویاندا پەیەدە هەژدە پارت هەیە
یەکەمیان هێناوە لە لیستی هاوپەیمانی نیشتمانی کوردیش بە هەمان شێوە لە هەرێمەکانی دیکەش لیستی نەتەوەی دیموکراتیک هەروە لیستی پارتی یەکێتی دیموکراتی کورد هەڵبەتەوە لە هەرێمی فرات لە هەرێمی عفرینش بە هەمان شێوە لیستی نەتەوەی دیموکراتیک یەکەمە لیستی پارتی یەکێتی دیموکراتی کورد دووەمە لیستی هاوپەیمانی نیشتمانی سێهەمە کاک زانات گرنگی ئەم هەڵبژاردنە چێ لەم کات و سادەتا کە سووریا قەیرانێکی ئاڵۆز تێپەڕ دەبێ زۆر ئێرانە ڕووسایە تورکایە کورد بەخۆیەتی لایەنەکانی سووریا حکوومەتی سووریایە لە ئاڵۆزی و گێرمە و کێشە و ناکۆکی قوڵدا بۆ چوونی من کورد لە ڕۆژاوا توانیوێتی هەڵبەتە باکووری سووریاکەشی لێ زیاکە ڕۆژاوا نییە باکووری سووریاکەشی لێ زیاد بکە هەر تەنها ڕۆژاوای کوردستان نییە مەبەستم چونکە پێگاتەی دیکەش لێ بەڵێ ئێمە ڕۆژاوای کوردستانڵێ کۆمیسیۆنی باکووری هەڵبژاردننی باکووری بەڵێ لە باکووری سووریاکەم باسی چییە کەم باسی ئەزانم پێکاتی تریتیا ئەزانم باکووری سووریا ناوی هاتووە بەڵام ئەمە ئەتوانم زۆرینەی کووردە بۆیە ئەڵێم ڕۆژاوای کوردستان من عیلاقم بە باکووری سووریاوە نیە من باسی ڕۆژاوای کوردستانەکەم حەزەکەم وا ناوی برم لە ڕۆژاوای کوردستانە لەبەر خاتری ئەو هەڵبژاردنانش کاڵێ باکووری سووریا لە باکووری سووریا ئەو شێوازەی کە ئەوان هەڵبژاردننی پێ ئەەکەن شێوازێکی زۆر سەردەمیانەترە لەو شێوازەی کە لە هەندێک وڵاتە بەڕێوە ئەچێت بەڕاستی توانیویانە پارسەنگێک ڕابگرن لە نەتەوەکانی تریشا لەو کانتۆنانەیە سیرەکەیت هەریەکە و هینێکی خۆجیی هەیە بەڕێوەبەرایەتێکی خۆجیی هەیە ئەم بەڕێوەبەرایەتیانە توانیویانە زۆربەی ئەو پێکهاتانە لە خۆیان نزیک بکەنەوە لەبەرەوە هەڵبژاردنێکی سەرکەوتووە و من بیزەبت نازانم حەجمی حیزبەکانی سووریا بە کورد و بە پێکاتەکانی ترەوە بەڵام ئەوەنەی بزانم پێدا توانیوێتی وجودێکی باشی جەماوەێکی باشی لە ڕۆژاوای کوردستانە هەبێت کە ئەمەش خۆی لە خۆیان شتێکی باشە و من بەڕاستی لە ڕۆژئاوای کوردستانە خۆرێک بەدی ئەەکەم هیوادارم سەرکەوتوو بن لە هەموو هەنگاوەکانیانە و زانیاری زۆر زۆر وردم نییە چۆن بەڕێوە چۆن نەچووە زۆر باش ئێمەش بەگشتی هەڵسەنگاندنی بۆکەن بە وردەکاری و کاگالی تۆ چۆن لێ دەڕوانی هەڵبەتە بەدەل لە هەڵبژاردنەکەش لە سەدا چلی ئەو نوێنەرانەی بۆ ئەوەی کە وەکو کاکزاناوتی نەک بۆ هەر تەناژنەکان نەتەوەکانی تر بۆ ئەوەی کە کورد زۆری نەبێت لە شوێنێک مافی پێگاتێکی تر پێشێل بکرێت لە سەدا چلی ئەندامەکان دەستنیشان دەکرێن من ئەوەن ئەو سیستەمە سیاسی ئەوان پەیڕەوی دەکەن لەسەر خۆبەڕێوەبەرتی دیموکراتی ئەوە سیستەمی دیموکراتی ڕاستەوخۆیە کە وەک پێشتر ئاماژەم پێدا من بۆ خۆم باوەڕم پێێتی بۆ ئەم ئەزمونە بۆ نمونە لە مەکسیک پیادە دەکرێت ئەم ئەزمونە ئەتوانێت زیاتر دیموکراتی بێت تۆ لەو هەر کاتێکا کە نوێنەری هەڵەبژێریت کە نوێنەرەکە نتوانێت نوێنەراتی ڕاستەوە خۆی تۆ بکات لە شوێنی خۆی لای بدەیت لای دێت و هەروەها دەتوانێت پێکاتەکان بە تایبەتی بۆ نمونە لە ئەمریکای لاتین کاتێک هاوڵاتی ڕەسەنەکان زیاتر پشت بەم شێوازە دیموکراتی دەبەستن لەبەرەوەی پەراوێز خراونە کۆمەلگادا لە ڕێگەی ئەم شێوازەوە توان نوێنەراتی خۆیان زیاتر هەڵبژێرن کەوابوو دەکرێت بڵێ لە سووریا و لە ڕۆژەڵاتی ناوینە هیوایەکی لەسەر هەڵبچنی ئەزانی هیوا ئێمە لەناو جەنگەڵستانین بۆ ئەم ئەزمونەی ئێستاکە بۆ ئەم دقی ئێستا هیوای لەسەر هەڵەچێنێت کەوا ئەزمونێکی پێشکەوتن خوازانەترە لە سیستەمەکانی ناوچەکە بەڵام بۆ ئەوەی کە ئێمە لە ناو جەنگەڵستانێک کاژین و هەمووی بەردەوام لە موامەرات و لە پاشقولگرتن و لە کۆمەڵکوژی و لە وڵاتێکان کە ئاگری ئەستوێت و خوێنی لێ دەتکێت ئیتر ئەمە هەموو شتێک پەیوەندی بە ئیرادەی میلەتان دەور دەبینێت بەڵام بارودۆخی تریشەیە بەڵام من بەهۆی ئەوەی ئەمان تا ئێستا کە نەیانتوانیەوە گەلی کورد لە ڕۆژ ئاوای کوردستان بگلێنە هەنێ شەڕی لابەلاوە و قمار بە چارە نووسیانەوە بکەن بەوەی کەوە بە کوشتیانن وەکو چۆن کاتی خۆی ئێمە لە ئەنفال و لە هەڵەبجەیە بینیمان هیوادارم هەر
میلەتەکەمان لە ڕۆژئاوای کوردستان پارێزراو بێت و هیوادارم ئەم سیستەما جێپێی خۆی بگرێت لە بەرەوەی من بۆ خۆمەکو سیاسیەنیش باوەڕم بەو شێوازە لە بەڕێوەبەرایەتیەیە بەڵام ئیتر ئێمە لە جەنگەڵستان ناژین. باش کاگالی مححمود چالاکی سیاسی کاکزانە هەورامی چالاکی سیاسی کاتمان نەما باز لە علی عەبدوڵڵا ساڵح و یەمەند بکەین و کاریگەریەکانی لەسەر ناوچەکە بەڵێ زۆر زۆر سپاسان دەکەم لێرە لەگەڵماندا ئامادە بوون. بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆیەوەش کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا بە یەگەشتنەوەیەکی دیکە شەو شەوگارتان خۆش.